حەقدەستی گونجاو لەگەڵ ژیانێکی ئینسانی داخوازیەکی سەرەکی چینی کرێکاری ئێرانە. دوای بەڕێوەچوونی چەندین دانیشتنی فۆرماڵ لە نێوان نێونەرانی دەوڵات، خاوەنکاران و بەناو نێونەرانی کرێکاران، سەرنجام 10 ڕۆژ بەر لە کۆتایی ساڵ شۆڕای باڵای کارلانی کەمی حەقدەستی ساڵی 1401 کرێکارانی دیاری کرد. شۆڕای باڵای کارلانی کەمی حەقدەستی ساڵی داهاتووی 4,180,000 تمەن لە مانگدا ڕاگەیاند. بەم جۆرە حەقدەستی 4 بەرابەر ژێر هێڵی هەژاری بەڕەسمی بە یاسا دەرهات. ئەوەش لە حاڵێکدایە کە 6 ڕێکخراوی سربەخۆی کرێکاری هەفتەی مانگی بەفرانباری 1400 لە بەیانیەکدا بە لە بەرچاوگرتنی سەبەدی بژێ و بە سەرنجدان بە تەوەڕمی هاوسار پساوی ئێستا کە نیشانەیەک لە ڕاوەستان یان کەمبوونەوەی تێیدا نابیندرێت، ڕایگەیان کەلانی کەمی حەقدەستی ساڵی 1401 نابێت لە 16 ملیۆن تمەن لە مانگدا کەمتر بێت. ڕۆڵەتی مەسەلەکە ئەوەیە کە سێ لایەنی نێونەرانی دەوڵەت، نێونەرانی خاوەنکاران و گروپی کرێکاری گۆیا دەربارەی حەقدەست بڕیار دەدەن. کرێکاران بەباشی دەزانن کە ئەمە بەشی فۆرماڵی مەسەلەکەیە و لە ڕاستیدا لانی کەمی حەقدەستی دیاریکراو بۆ کرێکاران لە دەرەوەی ئەم دانیشتانەدا دیاری دەکرێت و لە ڕۆژانی کۆتایی ساڵدا ڕایدەگەێنن. هەموو ساڵیش وەک هەمیشە ڕاگەاندنی بڕیاری نهایی تا دەقیقەی 90 کێش دەدەن تا وای نیشان بدەن کە گۆیە بڕیاری دەرکراو بەرهەمی ڕاوێژ و هەڵسەنگاندنی ورد بووە. لە ڕاستیدا نە شۆڕای باڵای کار ناوەندی دیاریکردنی حەقدەستی کرێکارانە و نە کەسانێک کە لە ژێر ناوی گروپی کرێکاریدا بەشداری ئەم کۆبوونەوانان نێونەرانی کرێکارانن. دەوڵەت و خاوەنکاران بە شێوەی یەکلایەنە و لە پێناو بەرژەوەندی سەرمایەدارانی دەوڵەتی و خصوصی چەندین مانگ بەر لە بەڕێوەچوونی دانیشتەکانی شۆڕای باڵای کار حەقدەستی کرێکاران دیاری دەکەن. لەو نێوەدا خانە کاریگەریەکان کە ڕۆڵی نێونەرانی کرێکارانیان لەم شان و گاڵتەجاریانەدا و ئەستۆیە فری و کارانە چۆرتکە دەخەن کە گۆیە لەم پەنا ئەم ڕقەمەوە 850,000 تمەن بۆنی کرێکاری، 650,000 تمەن حەقی مەسکەن و 210,000 تمەن سەنەواتی مانگانەی کرێکاران دەدرێت و بەم جۆرە لە ئاست ئاکامی کاری خۆیان لە شۆڕای باڵای کار ڕزایەت دەردەبڕن. بەڵام ئەمە فری و کاریەکی ئاشکرایە. بۆنی کرێکاری و خزمەتگوزاریەکانی تر تەنیا بەشێکی کەم لە حەقدەستی دیاریکراوی کرێکارانە کە لە جیات ئەوەی کە بخرێتە بنەمای لانی کەمی حەقدەستەوە وەک بەخشش پێیان دەدرێتەوە. لە کاردانەوە بە لانی کەمی حەقدەستی دیاریکراوی شۆڕای باڵای کار 4 ڕێکخراوی خانەنشین کراوان لە ڕێگەی بەیانیەکی هاوبەشەوە ڕایانگەیان کە لە خەبات دژ بە لانی کەمی حەقدەست دەست هەڵناگری. لەم بەیانیەدا هاتووە لانی کەمی پەسەندکراو نەتەنیا بەشی دابینکردنی پەیداویستیە گشتیەکان ناکات، بەڵکو هەزینە سەرسوڕهێنەرەکانی تەندروستی و دەرمان، کرێی کەمەرشکێنی سەرپەنا، هەزینەی گواستنەوە و پەیوەندی و باقی پەیداویستیەکانی ڕۆژ لە خۆ ناگرێت. بەیانیەکە لە کۆتاییدا ئیزافەی کردووەکە ئێمە کرێکاران و هەموو زەحمەتکێشانی بەرکەوتووی لانی کەمی حەقدەست و گشت کرێکارانێک کە زاڵمانە ئەم یاسایە نەیانگرێتەوە بە هیچ شێوەیەک دیاریکردنی وەها حەقدەستێکی سەرشۆڕانە لەلایەن نێونەرانی سەرمایەداران و خاوەنکارانەوە قبول ناکەین و دژ بەم بار و دۆخە کۆی لە ئاسایە دەست لە خەباتی یەکگرتوانە و لێبڕاوانەی خۆمان هەڵناگرین. نەبەردی نێوان کرێکاران و سەرمایەداران لەسەر چوونەسەرەوەی حەقدەست نەبەردێکی چینایەتیە کە بە درێژایی تەمەنی سیستمی سەرمایەداری لە نێوان ئەم دووچینەدا لە ئارادا بووە. هەرگیز سەرمایەداران حەقدەستی کاملیان بە کرێکاران نەداوە و نایدەن لەبەر ئەوەی کە قازانجی ئەوان هەمان حەقدەستی نەدراو بە کرێکارانە. بەڵام کرێکاران ئیمکانی ئەوان هەیە کە بە خەباتی ڕێکخراو سەحمێکی زیاتر لە بەرهەم و خزمەتگوزاریەکان بە شێوەی حەقدەست لە خاوەنکاران وەربگرن. بەڵام لە ڕاستیدا هەر ئەم لانی کەمی حەقدەستەش بەشێکی بەرین لە چینی کرێکار ناگرێتەوە. لە ئێستادا پتر لە 85% کرێکاران لە ئێران لەوانە کرێکارانی ناو کارگاچکۆلەکان، کرێکارانێک کە لە ڕێگەی شرکەتەکانی پەیمانکاریەوە
بەکاردەگیرێن، کرێکارانی خاوەن گرێبەستی کاتی و کرێکارانی بیناسازی و زۆر یەک لە کرێکارانی شرکەتی لە وەرگرتنی لانی کەمی حەقدەست بێبەرین و خاوەنکاران ئەم لانی کەمەش نادەن. بەڵام ڕاگەاندنی لانی کەمی حەقدەستی دیاریکرا و کۆتایی ماجرا نییە. نەفسی وەها دەستڕێژیەک بۆ سەر بژێوی چینی کرێکار بە مانای درێژەی خەباتی سەرسەختانەی هەتا ئێستایە. بۆ ناچارکردنی دەوڵەت و سەرمایهداران بە پاشەکشە بە مەبەستی بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەو بارودۆخە دژوارەیەکە بە سەرچینی کرێکاردا سەپاندویانە و ڕێگایەک بێجگە لە خەبات و ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ لە کارخانە و کارگە و شوێنی ژیان و سەرتاسەریکردنەوەی ئەم خەباتە لە ڕێگەی پەیوەندیدانی هەموو تۆڕە کرێکاریەکان بوونی نییە. تەنیا بەمانگرتنی کرێکاری لە کارگە و کارخانە و هەوڵ بۆ سەرتاسەریکردنی ئەم خەباتەیە کەواها ئامانجێک دێتە دی. پێویستە خەوی سەقامگیری و قازانج دەربوونی بونگا و ناوەندەکانی سەرمایهداری بە قیمەتی داسەپاندنی ژیانێکی کۆی لە ئاسا بەسەر چینی کرێکار لە چاویان بڕوێت. نابێت ڕێگە بدرێت کە ڕژیم ئەم دەستڕێژی ئاشکرایە بۆ سەر ژیان و بژێوی کرێکاران لەسەر تێپەڕێنێت و هەزینەی ماجراجوویە نظامیەکانی خۆی لە ناوچەکە لە ڕێگەی توندکردنەوەی چەوسانەوەی کرێکاران و ڕفاندنی نانی سفرەی زۆربەی خەڵکی ئەم وڵاتەوە دابین بکات. حەقدەستی گونجاو لەگەڵ دابینکردنی ژیانێکی ئینسانی خواستێکی سەرەکی چینی کرێکاری ئێرانە. زەمانەتی وەدیهاتنی ئەم خواستە لە گرەوی خەباتی یەکپارچە و یەکگرتوانە و سەرتاسەریدایە. ئەوە خەباتی یەکگرتوانە و سەرتاسەری کرێکارانە کە چینی سەرمایهدار و ڕژیمی کۆماری ئیسلامی لە دەستڕێژی بۆ سەر کار و ژنان و بژێوی کرێکاران ناچار بە پاشەکشە دەکات و کەش و هەوای خەبات دژ بە بارودۆخی ئێستا لە گشت کۆمەڵگەدا بەهێز دەکات.